بۆ قسەکردنی زیاتر لەسەر دوایین پێشات و زانیاریەکان پەیوەست بە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی و پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عراقی و هەروەها بڕیارەکانی دادگای باڵای فدرالی عراقی لەبارەی فرۆشتنی نێوتی هەرێمی کوردستان و دوایین زانیاریەکان میوانەکەم غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت گفتوگۆیی زیاتر دەکەین لەم بارەیەوە. کاک غەریبم کاتتان باش، سواس بۆ ئامادەبوونی جەنابتان. دەستپێک دەمەوێت سەرنج و تێبینیەوە بزانم لەبارەی ئەو پێشاتانی کە تا ئێستا ڕوویان داوە، یعنی ئێستا دۆخەکە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە چه ئاستێکدا؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، هیوای ڕۆژێکی تەندروست خۆش بۆ خەڵکی کوردستان بەگشتی و هەموو لایەک. دیارە ئەم دۆخێکە ئێستا تێکەوتوین، هەم ئەوەی کە ناوی ئەجواءە، ئەم خۆڵبارین و ئەم گەرمایکە ئێستاش هاتە پێش هاوکات نزیکە لەم ئەجواء سیاسی کە چەند مانگێکە هەرێمی کوردستان و عراقی گرتووە. هیوادارین ئینشاءڵڵا ئەم جەلسانێکە دێرێ پێش لەم هەفتەی گووە جەلسەیەشتر بکرێت، سێشەم یاخود یەکشەممی تر لەم چەند ڕۆژانەدا لەسەر مەسەلەی یاسایشی خۆراک، ئەم بەدحاڵی بوون یاخود ئەم ترازان و لێکدوریەکە لەناو لانە سیاسەکانی هەرێم و عراقدا هەیە بتوانرێت سار بکرێتەوە و هێواش بکرێت و لە تومەحی خەڵکدا هەنگاو بنین ئەم هەنگاوانی کە پێویستی بێک ڕێزی بە لێبوردەی هەیە. تا ئێستا ئەوەی کە دەگوزارێ بەڵێ لە دۆخێکداین دوای نزیکەی تێپەڕبوونی چەند مانگ لە 9 مباشەری پەرلەمان و تاخولی پێنجەم پەرلەمانی عراق کراوە. ئێستاوە داخلی مانگی 6 بووین، تا ئێستا هیچ خطوەیەک بەم ئاڕاستەیە نەڕۆشتووە کە جێگای خۆشحاڵی خەڵکی عراق بە گشتی و هەرێمی کوردستان بەتابەت بێت. ئەویش نەتەنها لە بینی لایەنێکی سیاسی یا دوولانی سیاسی، بەڵکو سەرتاپی لایەنە سیاسەکانی گرتوێتەوە هەم لە لایەنە سیاسەکان و هەم لە ئەوەی کە ناوی مەزاهب و ئیتر ئەوەی کە ناوی نەزعی تایفی و هەموو ئەم قسە و قەڵەمانەی کە لە عێراقدا بوونیان هەیە و جوڵان هەیە، هەمووی ئیتر لە سیراعدان بۆی کە چۆن بتوانن لەم حکوومەتی کە ناوی حکوومەتی ئایندەی عێراقە بتوانن زۆرتر پشک بەرن. بۆیە تا ئێستا دوای چەند مانگ تێپەڕبوون لە سوێن خواردنی یاسای خولی پێنجەم پەرلەمانی عێراق، نەسەرۆکایەتی کۆمار و نەسەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی داهاتووی عێراق و هیچ ئەم سەرۆکایەتیانە نەهاتوونە پێش، ئەوەش دیسان بێ ئومێدی لای خەڵکی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەت دروست دەکات. ئیتر لەم دۆخێک کە ئێستا پێویستە و هەوڵەکانی جنین بەلاسخارد نێردینەوەی گرتوەکان بێگومان توانیویتی جوڵەیەک بە ئاڕاستی لەک نزیک بوون لە نێوان لایەنە سیاسەکانی هەم هەرێم بەتایبەت و عێراقش بەگشتی بێنتە پێشەوە. ئیتر ئەم خیتابەی کە لە مانگی پێنج جنین بەلاسخارد لە ئەو دانیشتنە تایبەتانی خوان وەکو نێردی هەموو وڵاتان پێشکەشی کرد، باسی دیسان دووبارە تەکیدی لەوە کردەوە چۆن لە ساڵی 2021 یەک لە قسەکانی بلاسخاردەوە بۆ کە قواری هەرێم لە مەترسیدا، لەوێش دیسان دووبارە تەکیدی لەوە کردەوە لەم خیتابی کە پێویستە ئیتر مانگانەیە ساڵانەیە هەر کاتێکی بێت نێردی هەموو وڵاتان لە دانیشتنی ئەسایی خواندا باسیکەن. وای کرد کە ئێستا ئەبینین کە جۆڵەکانی جنین بەلاسخارد لە هەرێمی کوردستان خاست بۆتەوە و هەنگاوەکان بەم ئاڕاستەیە ڕۆشتن کە سەرۆکایەتی هەرێمیش بێتە ناو خەزیەکە و ئەم ڕوئیا و دیدگانەی کە لە سەرەتاوە ئەژیت نیشتیمانی کوردستان و لە ڕێی ئێمەوە کە فراکسیۆنی سەوزی لە پەرلەمانی عێراق باوەڕی پێی هەبووە و تەبەنی کردووە مەسەلەی تەساموع و لێبوردەی بۆ لە نێوان لایەنە سیاسیەکاندا یاخود ئەم خیتابێکە ناوی خیتابی حکوومەتی تەوافقی بۆی کە هیچ لایەنێک خۆی لە دەرەوەی قەزێکە نەبینێت و بیل لە ئینفعال و کە پرچەکدار و ئیتر هەڵچوون نەکاتەوە ببینێتەوە. بۆیە بەو ئومێدەوە ئیتر دەڕواین ئەم ڕۆژانێکەدا دێت کە پێشەوەی کە داخلی پشووی تەشریعی بینی پەرلەمان کە لە 9 مانگ دەست پێکات، ئومێدەوارین کە ئەم جەلسەیەکە دێت هەم ئەوەی کە ناوی پرۆژە یاسایشی خۆراکە کە لە پەرلەمان هاتوتە پێشەوە، هەم ئەوەی کە ئەم تەفاهم و تەساموعی کە چاوەڕێ دەکرێت لە ڕێی دانیشتنی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەتایبەت و عێراق بەگشتی دۆخێک بێنتە پێشەوە کە ئیتر خەڵکی عێراق بەم ئاڵۆزیە یاخود لەم ئاڵۆزیان لەم فەزا گەرمە سیاسی و ئەجوایی کە هاتە پێشێ داخلی دۆخێکتر بن کە شایستەی ئەوان بێت و شایستی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بێت. باشە، ینی باست لەوە کرد کە دۆخی سیاسی عێراق گۆڕانکاری بەسەردادێت. ئەڵبەتە مەبەستمانە بزانین کە ئەو گۆڕانکاریانە چی دەبن، ئالایەنە شیعەکان گەیشتون بەڕێکەوتنی کۆتایی لەبارەی پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عێراقیەوە یاخود تەنها ئەمە قسەیەکە و لە دوایە و دەست پێشخەرانیە کە هەندێک لایەن کردیان بۆ پرسی پێکەنانی حکوومەتی نوێی عێراقی؟
بەڵێ هەڵبات ئەگەدارن کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا جەنابی سەدر ئیتر بەلاغی خۆی هەبوو سەبارەت بۆی کە ماوەیەکی دیاری کرد بۆی کە مخالیفەکانی لە ناو کیانی سیاسیەکانی تر بیر لە حکوومەت بکەنەوە بتوانن حکوومەت پێک بێنەوە بوو نەکرا دوای فرسەتی ڕەخسان بۆ سەربەخۆکان کە بەڕای ئێمە سەربەخۆکان لە ئێستای پەرلەمانی عێراق ئەوەی کە ئەم ڕۆژی باس دەکرێت دوورە لە ڕاستی ئەوەی کە ناوی چلو ئەوەندە کەسە بێت لە پەرلەمانی عێراق سەربەخۆ بێت نەخێر دابەشی سەر لایەنە سیاسیەکان بوونە بە ئێمەشەوە دابەشی سەر ئێمەش بوونە لە نزیکیان لە تێڕوانیان لە ئەفکاریان بۆ ئیشکردن لە پەرلەمان و بۆ حکوومەتی ئایندی عێراق ئیتر بۆیە ئێستاوەکە هاتە پێشێ و عینادە سیاسیکە لەلایەن چەند لایەنێکی سیاسی هەم لە کوردستان هەم لە عێراقش تەبەنی کرابوو لە ڕابردوو خەریکە تر ئەم بەسەڵەکە نەمێنێت ئیتر دۆخی عێراق بێگومان خوێندنەوەی خۆی هەیە جیاواز لە هەر وڵاتێکی تر لەوەتەی ئیتر خوێندنەوەمان بۆ عێراق هەیە و مێژوو باس لە عێراق دەکات هەموو ئەم دۆخانی هاتنە پێشێ ئێستا ئەم وشەمان پێ دەڵێ ئەو واتەمان پێ ئەڵێکە لە عێراقدا حکوومەتی زۆری ناتوانێت تەبەنی عێراقەشی هەمەلایەنە بکە هەمووان بکە بەڵکو حکوومەتی تەوافقی دەبێت لە ڕابردوو دابینیمان بەتەنیا عەزی بە ئەستوانی 35 ساڵ حکومڕانی بکات و ئیتر زۆرینەی ئەوەی کە هەموو جارێ و مەجلیسی نەزانم چی هەبوو تەشریعی هەبوو هەرچی هەبوو کە شەرعەتی بە کابینەکانی یەک لە دوایەکی سەدامەدا بێگومان بینیمان کە دوای چەند ساڵ دیسان خەڵکی عێراق پێ ڕازی نەبوو گەشت ئەوە ئەستێک کە ئیتر کۆتایی بە دەسەڵاتەکەی هات بۆیە عێراق یاخود کەشوهەوای عێراق زۆر جیاواز لەگەڵ وڵاتان بەبێ تەوافق بەبێ لێکتێک گەشتن بەبێ ئەوەی کە هەمووان ئیتر بێنە سەر ئەم مێزەی کە لە ڕابردوودایشی نیشتیمانی کوردستان باوەڕی پێ بوو تاحی کردوەوە ئەوەی کە سەکۆیەک ڕێک بخرێت کە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ حەجم و دەنجی خۆیان بشارێک بن لەم حکوومەتێک کە حکوومەتی داهاتوی عێراقە دیسان تەکیل لەوە دەکەمەوە شەقامی عێراقی ئیتر هەڵکەوتەکەی وایە کەم وا هەیە کە لە بچووکترین مووقیفدا کۆمەڵێک لە خەڵکی عێراق نەڕژن لەسەر شەقام بەتابەتی ئەوەی کە ناوی دوای ڕۆژانی هەینیەکانە کەی بیانەوێت هەر لایەنە سیاسی بێ خۆی توانێت شەقام ڕاگرێت شەقام بروژێنێ ئیتر شەوی دروستکە تا بگاتە حەدی ئەوەی کە بەڵام کاک غەریبیانی لە مەزاحەتەکاندا لە بەغداد داهاتە پێشەیە بۆیە ئەم تێگەشتنە بۆ ئێستای لایەنە سیاسیەکان هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان خەریکە بێتە ئەسڵ ئەویش ئەوەیە کە هیچ لایەنێک سیاسی بەهۆی دەنگی زۆر و کورسی زۆر ناتوانێت ئەم عێراقی کە ناوی عێراقی هەموو لایەکە و عێراقی فرەنەتەوە ئەدیانە بەتەنێ بتوانێت جەڵەوی دەسەڵات بکرێت دەست بەڵکو دەبێت وەکو ئەوەی کە کێکی سیاسی سیر بکرێت هەر کەسە بەشی خۆی بەرێت و هەر کەسەش لە پەرلەمان کوتلەکانی لە پەرلەمان چاودێر بن لەسەر ئەم وەزارەتانی کە بەرکەوتی لایەنە سیاسیەکان دەبێت باشە یعنی کاک غەریب لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە ئەگەر زۆر جدی فعالی بن بتوانن کە بیاوەسێن لە مخالەفاتدا یعنی ئەگەر حکوومەتێک شێوەی حکوومەتی کار بەڕێکەرەوەی پێشووتر کە داوای لابردنی کرا و خۆپشاندانی بۆ کرا و ئەم هەموو کوژرا و بریندارەی لێکەوتەوە دروست ببێ پەرلەمانی شەمان ئەو ڕوخسارانە بن کە پێشتر لەوێ بوون ئەی کەواتە یعنی خۆپشاندان بۆ کرا ئەی بۆ حکوومەتی ینی بۆچی پەنابرا بۆ هەڵبژاردننی پێشوەختە بەڵێ وەک باسم کردیانی وەرە تەماشا تاریخی هەموو ئەم وڵاتانە بکە کە سیستەمی پەرلەمانیدا لێ مۆجودە تاواجودی لێ هەیە ئەنی ئەمریکا مەسەرەن بەرمونە بێنەوە لەوەتەی چەند سەدەیەکە هەم هەر دوو لایەنی سیاسین کە دەتوانن حکوومەت بەرنەوە و بدۆڕن بۆیە ئەمە شتێکی واردە لە ناو کاری سیاسی دایەترەوە خەڵکە و دەنگی خەڵکە کە ئەم لایەنانەی ئێستا ئاڵوگۆر دەسەڵات دەکەن یاخود نیزاع و خلاف لەسەر وەرگرتنی زۆرترین جملەکانی دەسەڵات دەکەن ناو حکوومەت ئیترەوە خەڵکە دەنگیان پێدات و کە دەنگیان پێدات هەموو لایەنێک پێ خۆشە زۆربەی لایەنەکان پێیان خۆشەکە کە وا حکوومەت بگرن دەست کە کۆی سێکتەرە ئەساسیەکانی ناو ئەم حکوومەتە بەدەست ئەواندا بێ ئەوەش بۆ ئێستای عێراق و بۆ داهاتووی عێراق و لە ڕابردوو هەر بە هەماشیەوە و شتێکی غێر وارد بووە شتێکی غێر مەقبول بووە ناگونجێت لەگەڵ بیئەی عێراق ناگونجێ ئەوە هێزێک بتوانێت بتەنێ حکوومڕانی عێراق بکات ئەگەوای لێبێت کەوا بێت دیموکراسیەت مافی نامێنێت کەوا بێت پێکەوە ژیان و پێکەوە بوون کۆتایی پێدێت لە گۆڕ دەندرێت ئەو کاتە دووبارە دیسان میلیشیا دروست دەبێتەوە بینیمان کە لە دوای ئەنجومەنی حکوم و لە دوای سقوط وەتەنەمانی سەدام چەندین ناوی جیاجیا لە نێو شەقامی عێراقی و نێو دەشتەکانی عێراقدا بە ناوی هێزی چەکدارەوە دروست بوو جگە لە داعش ئەیتر زۆر لەوانەیە کە خەڵکی متتەڕیف
هێزی چەکداران دروست کرد و قەڵ و عامی گەلەکەی ئێمە دەکرد و ڕێگەوبان و جادە و تر هەموو ئەوانە شێوان بوو پشێوە بە شێوەیە کە ڕێگە ئەستەم بوو کە خەڵک بتوانێت مەسەرەن بە ئازادی بە ئاسانی لە بینی مەسەرەن کەرکووک و بەغدا هاتو چۆکە جگە لەوەی کە لەناو شارەکانی کە گرتنی فەلوجە و ئیتر هەموو ئەوانە مێژووی ئەم عێراقە پێمان دەڵێ کە بەڵێ عێراق جگە لەوەی کە بیر لە تەوافقی بەڵام تەوافقێک نەکخوا نەخواستە لەسەر ئەساسی ئیتر چاوپۆشیکردن لە ئیختلاس و گەندەڵی و دزی و ڕاوڕت و ئەوانە بەڵکو تەوافقێک کە چێبڕچەی لایەنە سیاسیەکان بێت لەسەر ئەوەی چێ بتوانێت زۆرترین کاری باش بکات بۆی کە لە هەڵبژاردننی داهاتوو یاخودەوەی کە دەستە ناو کای سیاسی کای هەڵبژاردنەوە بتوانن بە ئیشە جوانەکانیان و بە خزمەتەکانیان و بە مەحارەبەکردنی فەساد و گەندەڵی و بە ڕەخساندنی هەلیکار و بە بواردان یاخود بە تەرکیز خستنە سەر بەرزکردنەوەی کەرتی کوشتتوکاڵ و کەرتی ئابووری هەموو کردە ئەو پرۆژانە وا دەکات کە ئەوە سەنگی مەحەق بێ بۆی کە هەر لانی سیاسی خاوەن ئەو ئەجندا بێت لە داهاتوودا بتوانێت زۆرترین دەنگ بەرێ و نەشمانە زۆرترین ئەم وڵاتانی کە دایان بینی خوێندنەوەیان بۆکەی ئەوانەی کە لە پڕدێنە پێش ئیتر مێژووی دوورودریژان نەبووە لە خەبات و تێکەشان و بەرخودان و ئەوانە بەڵکو فترێکی معین بە توانیوانە بەم ئەفکار و ئەجندایی کە تەڕحیان کردو بۆ خەڵک ئەوان ئەتوان ئەوا بکەن بۆ خەڵکیان مەسەرەن جاری وایە لە لایەنی سیاسی هەیە مەسەرەن تەنها چەند شارەوانێکی بەدەستە لە وڵاتان بەڵام ئەوەندە ئەدای جوان پێشکەش دەکەن لە مەحارەبەی گەندەڵی و لە ڕەخسانی هەلیکار و لە خزمەتکردن و لە ئیتر ئەو دۆخانێکە بەلای خەڵکەوە گرنگ و خۆشەی ئەبینی کە دەنگیان بە شێوەیە بەرزە بێتەوە کە غێر تەوەقوع بێت بۆیە بۆ عێراقی ئێستای ئێمە بۆ عێراقی ئایندەی ئێمە بێگومان مێزی گفتوگۆ باشترین حەلەوە ئەوەی کە ئێستا جنین بلاس خارد کاری لەسەرەکە ئومێدەوارم کە ئەوە بۆ هەموو عێراق وارد بێت بۆ هەموو عێراق ئەم دەستپێشخەریە کارا بێت و ڕۆڵی ئێران بێگومان دیسانەویش کاریگەری خۆی هەیە لە ناو شەقامی عێراقیدا هەموو ئەو ئاراستانە ئومێد دەکەین بەم ئاراسەیە بڕواکە تەجاوز بەم چەقوەستوی بکە کە ئێستا لە ئەسنای عینادی بەشێک لە لایەنە سیاسیەکانی عێراق ئەم چەقوەستوی لێکەوتووە کە نەتواندرێت نەبودجەی عێراق وەسم بکرێت وا کە بودجەی عێراق یاخۆتە میزانی عێراق وەسم نەکرێت بێگومان هەموو ئەم مافۆ ئیستحقاقانەی کە بۆ مۆزەفینە بۆ براجوتیارەکانمانە و حاصل بۆ کۆی سێکتەرەکانە ئەوەی کە ناوی خزمەتگوزاریە بۆ خەڵکی عێراق ئەوەستێت ناچار ئەبێت حکوومەت پەنابەرێ بۆی کە بتوان لە پرۆژە یاسا کە ناوی پرۆژە یاسای ئەمنی خۆراکە ئاسایش خۆراک بتوانێت وڵات ئینقاسکە ئەو بوو کە بینیمان دادگای بەڵای عێراق ڕێگەی نەدا بۆی حکوومەتی کاربڕێکە تەصریف ئەعمال بتوانێت لە غیابی پەسەندکردنی بودجە بتوانێت پرۆژە یاسای ئاسایش خۆراک جێبەجێکە ناچار هاتەوە ناو پەرلەمان و ئیتر ئەوەی کە چاوەڕە دەکرێت ئەم چەند ڕۆژێکە ماوە پێش ئەوەی کە داخلی عوڵەتی تەشریعی بین ئەم پرۆژە یاسا تێپەڕێت و لانی کەم بتوانێت تەکانێک لەم چەقوەستویە ئابووریە بدات کە بۆ خەڵکی سنوورەکەوان هاتە پێشێ بۆ عێراق بەگشتی ئەگەرچی دیسان ئەوەش بە تەوەقوعی ئێمە دوورە چون تا ئێستا لەنێو ماڵیشی تا ئێستا ئەم لێبوردەیە بەم شێوەیە تەبەنی نەکراوە وەگەوەی مەسەرەن ئێستا لە هەرێمی کوردستان خەریکە بێتە پێشێ و منیشمان کە وا بڕیارەکە لەم هەفتەیەدا دیسان دانیشتنی هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکان بە ئامادەبوونی جنین بلەسخار دەست پێ بکاتەوە تا ئێستا ئەم دەست پێشخەری لەناو ماڵیشی ئاسوونەدا بە شێوەیەشی ئەوە ڕەهان نەبێنراوە کە توجار بێتە جێی ستایشی خەڵکی عێراق بۆ کۆی لایەنە سیاسیەکانی ناو شەقامی عێراقی کە ئەوە نەکرێ بێگومان وڵات ئەوەی کە ئێستا ناومان لێناوە داڕمانی اقتصادی پتر ئەبێت چکن سیرکە لە پرۆژە یاسای ئاسایشی خۆراکە ئێستا خەریکی تێپەڕاندنی لەوێدا لانی کەم ئەتواندرێت حەقلێک دیاری کراوە بودجەیەک تەخسیس کراوە کە ئەتواندرێت پارەی براجوتیارەکانمان لە 2014 15 کۆی بدرێتەوە هەر هەمووی ئەوەی کە لە شەڕی داعش دوای شەڕی داعش وەسێنرا یاخود ئەوەی کە ناوی ئەو دۆخە اقتصادیە بوو کە عێراق و هەرێم تێکەوت مەسەلەن ئەتواندرێت ئەو مؤهلات و پێویستیانێک هەبوو بۆ براجوتیارەکانمان لە کۆی سێکتەرەکان ئیتر لە کوشتتوکاڵە لە بواری ئاودێریە لە بواری ئیتر ئاژەڵ و هەموو ئەو شتانێکە لە چوارچێوەی کارتی کوشتتوکاڵدا جێ ئەبێتەوە لەم پرۆژە یاسادا بودجەی بۆ تەخسیس کراوە ئەتواندرێت تەکانێک بە بواری ئابووری بدرێت لە عێراق و لە هەرێمی کوردستانەوە و کە ئەم دۆخە سیاسیکە تێنەپەڕێت و ئەم دۆخە سیاسیکە بەهۆی عینادی ئیتر مەرجعیەتە یاخود نەزعی سیاسی لەناو ماڵیشی ئاسوونەکە هەر ئەوە بە چۆن دەڵێ وەخفی بمێنتەوە بێگومان
وەکو ئەم دۆخێک ئێستا لە عراقەیە گەرم دەبێت وەکو ئەو ئەجوایکە هەیە گەرم دەبێت و تۆزاوی دەبێت و ئیتر ناتوانرێت ڕووناکی بدەین درێت ناتوانرێت ومێت لە نێو دیدگای ئەواندا ببدرێت دەوارم هەوڵەکانی وڵاتانی زلهێز نەک بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ عراق بەگشتی هەنگاوی زۆر جددی و فعلی بێت بتوانرێت ئەم دۆخە لە ئێقی خەڵکی عراق بکەنەوە و لە ئایندێدا حکوومەتێکی فعال و کاریگەر و چاکساز و پاکخواست بێتە پێش. کاک غەریب جیاواز لە بابەتی بینی ناکۆکیەکانی شیعە و پرسی پێکەنانی حکوومەتی نوێ عراقی هەندێک ناکۆکی هەبوون لە نێوان یەکێتی و پارتیدا کەوای کرد پرسی هەڵبژاردنەکان مەبەستمان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە سەرۆکۆمار دووا بکەوێت لە پەرلەمانی عێراق ئەو ناکۆکیانە بەکوێ گەیشتن؟ بەڵێ وەک باسمان کرد مەسەرەتای سوێند خواردنی یاسایی لە مانگی لە نۆی یەکی ئەم ساڵدا ئەوە ڕوئیا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئێمە داخلی هیچ سێڕایەکی نێوماڵیشی ئەوسنە نەبین ئیتر بێ مەسافە سەیرانکەین ومێدمان ئەوە بێکە ئەوانش بگەنە نەک داخلی قەزای سیاسیەکانی ئەوان بین خلافەکانی ئەوان درزەکانی ئەوان ئیتر ئیشقاقەکانی ئەوان زیاتر بکەین و ئیتر پەریفێ بدەین بۆیە سەرەتای هاتنە پێشی خلافات بوو لە بینی ئێمە و پارتی کوردستاندا و لاەنە سیاسەکانی کەش لە هەرێمی کوردستان ئەوانش بێگومان نانتوانی بە ڕۆڵی خوانەسن ئەوەی کە ناوی ڕۆڵی لێک نزیک بوونەوەیە چ کۆمەڵ چێ گرت و چنەوەی نوێ حاصل هەموو لاەنە سیاسەکان متابێت ئەوانەیە کە لە ناو پەرلەمانی عێراق کورسیان هەیە بەم ئەرکەی کە دەبوو پێی هەستن مەسەرەن پێی هەڵنەستان کە هۆکار فاعیلی لێک نزیک بوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی بن وای لە هات کە وردە ئیتر ئەم درزە دروست بوو ئەم لێکترازانە دروست بوو هەتا گەیشتەوەی کە ئێستا ئەوە بلاسخارد وای کردووە کە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم ئەم پرۆژەی کە هێناونە پێشێ پرۆژەی لێک نزیک بوونەوە بهێنە پێشێ ئەگەر چی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک باس بکرد لە سەرەتاوە هەر ئیتر لەسەر ئەم خاڵە وەستاوە کە بە وەڕقەیەک داخلی پرسە سیاسیەکانی عێراق بین بە یەخیتابی هەرێمی کوردستان ڕێکخەین بە وا بکەین شەرمەزاری خوێنی شەهیدەکانمان نەبین کە لە پێناو پاراستنی یاخود دروستکردنی حکوومەت هەرێمی کوردستان هەزاران شەهید خوێنی بەخشیوە ئیتر چەندین دەیە لەگەڵ حکوومەتی ڕابردووی عێراقیدا لە شەڕ و نیزاع و لە ئاوارەی و لە دەربەدەریدا بووینە وا بکەین کە ئێمە نەگوترێت تەنها نێوماڵیشی ئەوسنە بەڵکو ئەوە تا هەرێمی کوردستان بەم بچوشی خۆشیەوە لە چاو وڵاتانی کە مەسەلەن بەشێکە لە خلافاتی ناو کای سیاسی عێراقی بۆیە حەز دەکەین کە ئێستا تقریبا خەریکە ئەم بەستەڵەکە وەتوێت یاخود بتوێتەوە یاخود لێک نزیک بنەوە ئومێد دەکەین کە دانیشتنی گویا نوۆی ئەم مانگەیە نوۆی شەش کە لە سەرۆکایەتی هەرێمە یاخود لە بارگەنێتەوەی گرتوەکانە دەکرێت ئیلانە سیاسیەکان ئومێدەوارین کە تەجاوز بەم پرسە بکات وە ئێمە ناوێکمان هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان لە هەستانی هەڵبژاردندا تا هەرماوە ئەوەی کە تەحالفی کوردستانی یا حکومەتی کوردستانی ئێمە ئومێد دەکەین دوای ئەم دانیشتنی کە کۆی لاەنە سیاسەکان دەکەن هەموو لاەنەکان ئەم لەقەبی خۆیان لێکەنەوە چ پارتی چنەوەی نوێ چ یەکگرتووی ئیسلامی تر هەموو لاەنەکان هاوڵاتمانی کوردستانی لێرەکانە دروستکەین هەموو لاەنەکان لەناو دروشمێکدا کۆبینەوە و شەرمەزاری خوا و خەڵکی خوانە بین لە هەرێمی کوردستان وا بکەین کە بڵین ئەوە ئێمە نزاعاتەکانی خۆوان یا خلافاتی بچوشی سیاسی خۆوان وەلانە فی سەبیل ئەوەی کە بتوانین بەشێک بین لە ئیسلاح و چاکسازی بەشێک بین لە دروستکردنی ئەم حکوومەتێک کە لە پێناویدا 2020 شەقامی عێراقی ڕژا سەر شەقام و داوایان کرد کە دەبێت هەڵبژاردننی بە پەلە بکرێت و کۆتایی بە خولی چوارەم پەرلەمانی عێراق و ئەو حکوومەتەی ئێستای لە سایک خولی چوارەم پەرلەمان پێکاتوە کۆتایی پێبێت و حکوومەتێک بێت کە لە سایدا بتواندرێت تەکانێک بە دۆخی دارایی و ئابووری بکە وەزعی موچەخۆران چاکە نەک هەر لە بەغدا بەڵکو لە وەسڵ تا خانەقین و تا خڕی ناوزەنگ هەمووی ئەنی بە ستایلێک مەسەرەن خزمەت بکرێن ئەوەی ئێستا کە لە هەرێمی کوردستان مەسەرەن دەگوزارێ بێگومان دەرەنجام و وەرەنجامی ئەو خلافاتە سیاسیە گەرنە تا ئێستاش بە هەموو ئاڵۆزەکانی ئێستای شەقامی عێراقی فەرامبەرانی عێراقی وەزع و حاڵیان زۆر لە فەرامبەرانی ئێمە لە هەرێمی کوردستان باشترە ئیتر بە ڕێککەوتنی لاەنە سیاسەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان و بە پەسەندکردنی میزانی 2022 بێگومان تعدیلێکی باش لە موچەخۆراندا ئەکرێت و وەزعی داراییان بەرەو پێش ئەسێت و وەزعی دارایی و ئابووری بەرەو پێش ئەسێت و
براجوتەکانمان ئیتر دەکەونە سەرخۆ ئێمە لەبیرمان نەچێت عراق لەوەتەی عراق هەیە جگە لەوەی بە خاڵێک ناسراوە کە ئەویش اقتصادەکەی لە نەوتدا چڕبەتەوە هاوکات وڵاتی بەرد ڕافیدەینە ینی دائیم لەسەر بەرهەمی ئاو و کشت و کاڵ و ئەوانە بەوە ناسراوە ئیتر لە تەک نەوت کە عێراق پێی دۆڵەمەندە خورمامان هەیە لە تەک ئەوەی کە مەسەرن باسی تاقەوزەکەی ئەکرێ باسی تاقە کشتتوکاڵەکەشی ئەکرێ بۆیە تا ئێستا ئەوەی کە ناوی بواری کردی کشتتوکاڵ لە عێراق وەرین کوردستان لە ئاست تمۆحی براجوتیارەکانماندا نییە کە ئەم حکوومەتە پێویستە بیکات ئەم کۆبوونەوانی کە خەریکە بکرێت و کۆتایی بە گەرمی نێوان لاەنە سیاسەکان بێنێت و ئیتر کەشەشی ئارام و سار دروستکە بووان ومێت دەکەین تێنەپەڕێت لە مانگی شەش و هەرچەندە ئێمە سواسی جەنابتانەکەم داخلی مانگە حەوت دەبین بۆ دانیشتنی بەڵام ئومێدەوارین تا دانیشتنی دوای ئەم ئەوڵی کە دەمان بێت لاەنە سیاسەکان لە عێراق وەرین کوردستان لە ئاست و خەڵکی خۆیاندا بن وەوا بکەن کە ڕۆزەرد و شەرمەزاری هەم خوا و هەم خەڵکی خوانە بن لە کۆی ئەم پارێزگایانێک کە دەنگ و ڕەنجیان تێدا مەوجودە. سپاس بۆ میوانەکەم غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق کە بەشۆی ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونتان. بۆ خەڵکی سپاس دەچینە هەولێر